بەیاننامەی کاندیدانی سربەخۆ ئێمە وەکو کاندیدانی سربەخۆی ئیدارەی ڕاپەڕین بازنەی سلێمانی هاوپێش لەگەڵ ئەو هاوڕێیانەی کە بەشدار بوون لە گروپی کاندیدە سربەخۆکان تەواوی ئەم هەڵبژاردنە دیزاینکراوەی دەسەڵات ڕەت دەکەینەوە بە هۆکاری ئەوەی هەرێکێک لە ئێمە خاوەن پێگەی خۆمانی لە ناو جەماوەردا ناکرێت بەم شێوە دەنگەکانمان دیار نەمێنێت ڕاستە ئێمە داکوکارمان نەبوو لەسەر سندوقان و چاودێری دەنگەکانمان بکات بەڵام بە هیچ شێوەیە قبول کراو نییە دەنگەکانمان دیار نەمێنێت بۆیە ئەم پرۆسەیە لە هەڵبژاردن ناچێت بەڵکو بەخواست و ویستی ئەو لایەنە دانراوە ئیهانە بە دەنگی خەڵک و ئازادی خەڵک کراوە ئێمە لە سۆنگەی بەرپرسیارەتیمان بەرامبەر دەنگدەرانمان ناڕازایی خۆمان دەردەبڕین داوا دەکەین ئەم هەڵبژاردنە هەڵبۆشێنرێتەوە لە پێناوی سەربەرزی ئینسان و شکۆی دموکراسی بەیاننامەی کاندیدانی سربەخۆ بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان 24 دەی 2024 هەڵوێستان چی دەبێ ئەگەر ڕەت نەکرایەوە ئێمە دیارە بەیاننامەکەمان دەرکردووە ئەم بەیاننامەیە بۆ تەواوی جەماوەرە بزانین جەماوەریش هەڵوێستی چۆن دەبێت دیارە هەر ئێمە نین لایەنەکانی تریش هەڵوێستیان هەیە ئێمەش دەنگی خۆمان خستە پاڵ ئەوانەوە بەس ئێمە گەر بەم شێوازش وەڵاممان نەدرێتەوە شوێنی تر هەیە دەتوانین ئێمە سکاڵا تۆمارکەین لە دادگای فیدرالی بۆی پێداچوونەوە بەم دەنگانە بکرێت جارێکی تر بەڵگەتان هەیە کە بەڵگە چییە من دەتوانم پێتان بڵێ من یەکێکم لەو کاندیدانێک کە لەسەرەوە چەندین برادر بانجیان کردوم پێشێکی پیانوتم دەنگ ناهێنیت سەح بکە بەس من ئامادە نەبووم کەسەکانیش ناویان نادەم ئەمە دیارە ئیشمان لەسەر کراوە بەجددی چەندین ڤیدۆش بڵاوبۆتەوە لەسەر ئەم ئاستە دەتوانن خەڵک دیوێتی دیارە ئەمە گۆڕانکایی لە مۆرەکەدا کراوە بەم جیهازە ئێمە خەڵکمان هەیە چووە دەنگی خۆی داوە 18 کەس بۆ دەنگی بۆ هاتۆ لە یەکێک لە مەکتەبەکان کاندیدمان هەیە کە بۆ خۆی کاندید بووە دەنگی خێزانەکەی دیار نییە ئەمە گومانی لە ناو خێزانەکەشدا دروست کردووە یعنی ئەمە دەتوانین بڵین کێشەی کۆمەڵایەتیشی لە دوایە جاری وایە مرۆڤ لە خۆشەویستنی کەسی گومان پەیدا دەکات کەمە بۆ خۆی دیارەکە ئەمە مزەیەفە ئەمە ئیشی لەسەر کراوە